باشە بەڕێزان سلااو ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن باخۆشم بزانم هەموو شتێ باشە یا باش نییە. باش بەخێر بن خۆشەویستان، پێرەشەو ویستم لایڤێ بکەم بەڵام بەداخەوە کە ئەنتەرنێت کێشەی هەبوو با بڵێن فەیسبوک و بە کولی دنیای سۆشیال میدیا کێشەی هەبووی تر مەجموعەیە قسە شتم کرد کۆمەڵێک لەو برادرانەی کە لێرە بوون خۆشبەختانە هەندێکیان ڕێکۆرد کردبوو و لە دواییە لە تیکتۆکەوانە بینیمەوە دەستیان خۆش بێت و هیوادارم کە نمونەیان زۆر بێ. بەڵام من دژی ئەوانم کە شت دژی یەکێتی بڵاوەکەمەوە پارتیەکان بچن بیدزن و شەڕی یەکێتی کەن بە دەنگی من، یان دژی پارتی قسەکەم یەکێتیەکان بچن بیدزن و شەڕی پارتیەکان بە دەنگی من، ئەوانە هەر هەمویان شکاتیان لێ یەکەم بەڕاستی نابێت دەنگی من بەرن بە قازانجی خۆیان، بەس دەبێت ئەو خەڵکان دەنگی من بەرن کە دژی یەکێتی و پارتیژی هەردووکیان ئەوە لای من تەواوە نەک ئەوانیت. بەخێر بن خۆشەویستان، هیوادارم کە زۆر باش بن. ئام گوڵ و گوڵزارش بە بۆنەی سەری ساڵی تازەوەیە کە چەند ژینێکمان ماوە با بڵێن ئەن ئەمڕۆ سیانزەی مانگ بوو ئەوە نەمان نەماوە بۆ سەری ساڵی تر لە ئەوروپای ئەمە مۆدێلی هەیە لە ماڵانە دەنج بۆ خۆم سەری ساڵان ئەم گوڵ و گوڵزار لە خۆم کۆکەمەوە ئیتر چی بکەین ئەرەوەڵا سەرچاو بەخێر من سەرچاوانی من خۆشەویستانی من یاخوا بەخێر بن سەرچاو یاخوا عافێتی بێ خەڵارامی گیان عافێتی بێ بە ساقەوە. ئەوە موچەکەتان بوو بەچی خەڵکی کوردستان موچەکان بوو بەچی؟ خۆشەویستان، بە پێی خوێندنەوەیە کە لای من هەیە لە کابینەی 8 تا 15 موچە بە تەواوی دراوە، هەموو کابینەکە 15 موچەیەوە بە تەواوی، 5 موچە نەدراوە، 34 موچە لێبڕین و پاشەکەوتی بۆ کراوە. باشە لە کابینەی نوێمە 43 موچە بە تەواوی دراوە، 13 موچە بە تەواوی نەدراوە، 10 موچە لێبڕینی بۆ کراوە. بە کۆی گشتی 10 ساڵ لە 10 ساڵی ڕابردووە واتە 10 ساڵی دوو کابینەیە 58 موچە دراوە، 18 موچەی تەواوەتی نەدراوە، 44 موچە لێبڕین و پاشەکەوت کراوە. تو خۆ هەموو حکوومەتێەوە هەتانە بە شەرتێکیش خۆشەویستان لە تەواوی ئەو ساڵانەیە واتە 2015 تا 2022 نەوت فرۆشراوە. باش نییە؟ ڕۆژانە 450,000 بەرمیل نەوتیان فرۆشەی کێتی و پارتی. هێشتا ئاواش موچیان ناوە، هەموو پارەکەشم بۆ خۆیان دزیوێن. ئێستا 2 ساڵە بە پێی بڕیاری دادگای فیدرالی ڕاگیراوە کە نەوت نەفرۆشن، بەڵام هەردوولا ڕێکەوتنیان هەیە کە یەکێتی و پارتی کە دژی یەک قساکەن کە گۆیا چەقۆ لێگەسوون لەو کاتە نەوتەکە ئەڕوا بە شەرێکیش پارەکەی دزن. باشە ئەمە جگە لە داهاتی ناوخۆ وەک ئاو و کارەبا و گومرگ و باج و ڕسومات و هاتوچۆ و خانوبەرە و سەستنورەکان قاچاقچێتی مەزەکان هەر هەمووی. باش نییە؟ حتا ئەو یارمەتی کە هاوپەیمانان ئەیەن بە ناوی هێزی پێشمەرگە وەرێگن ئەمانە بۆ خۆیان ئەیخۆن. باش نییە؟ حتا ئەم باج ڕسوماتە، ئەم کری ئاو کارەبایە، ئەم تازەکردنەوەی هەتا مۆڵەتی شۆفێری، هەتا دوکاندارەکان، فرۆشگاکان، باجی فرۆشتنی خانوبەرە، هەموو ئەمانە چەند بەرامبەر زیادیشی کردووە. داهاتی ناوخۆشی لەگەڵا بێ هەموو ئەمانە لەلایەن یەکێتی و پارتیەوە دزراوە. باشە کەچی موچەی خەڵکیش نادن. ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت بفرۆشێ کاکە هەروە گاڵتە نییە بەڕاستی. چیان لەم پارێکە یەکێتی و پارتی ئەژێن 33 ملیار خەزاری. باشە هێشتا لە میدیاکانەوە ئەوەندە بێشەرم و بێحەیان یەن باسی بەشار ئەسەد دەکەن، گوایە خۆیان زۆر شەریف و زۆر پیاون، بەشار ئەسەد دیکتاتۆر و خراپە، یانیان باسی سەدام حوسێین دەکەن. ئێوە لەوان بێقیمەترن برا باس چی دەکەن کاکە؟ یەکێتی و پارتی بەڕاستی لەوان زۆر بێقیمەت و سووکترن. بەشار ئەسەد موچەی مانگی 12 یاوە اینجا ڕووخاوە، هەر بەشار ئەسەد خۆی موچەی مانگی 12 یاوە اینجا ڕووخاوە. باش بیزان اینجا ڕای کردووە. جاوە بێقیمەتانەشی دوو لە ڕووی ئێوە کە نۆکەری یەکێتی و پارتین مانگانە موچەیە لە یەکێتی وەرەگرت قسە ناکەم دیفاع لە یەکێتی و پارتیەکەن، خەڵکیش بەداخەوە کە بێ هەڵوێسە لە بەرامبەریە.
جملة ئاغایەکی کۆنا گۆڕانیشەوە بوو کی عەبدوڵڵا ئەوەی گەرمیان ناوەکەی بیچ وڵا شانسی هەیە ناوەکەی سەردار عەبدوڵڵا ئەڵێ بەڕاستی نابێت لە بەر مەسەلەی موچەوەوانە ئێمە خوازیە ڕوخاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بین ڕاستەکە خۆی موچەکەی لە بەغایە مانگەنە لە بەغا وەرەگەی موچەی مۆڕیشی ئەندام پەرلەمانی باشە خۆی لە بەغا موچە وەرەگرێ ئێمە گونیەوە جاوا خەڵک هەر موچە وەرنەگرێت باشە ئەمە کۆنە گۆڕانیشە ئاوا قساکە کورە حکوومەتێک کە نەتوانێت موچەی خەڵک بدە حەقە هەزار شەقیتی هەڵبێ هەزار شەق باشە بەداخەوە خەڵکی خۆ خەڵک هەڵوێ سینیە لە حقەتە بۆ یەکێتی پارتی ئاوا کەڵەگان ئەوەل پێشەی چیە بویستمەوە مەباستم خۆشەویستان لە لایڤەکەی پێرێشەوە کەوتم کێشەی سۆشیال میدیا ئەوانە هەبووە باسی زیندانەکان یعنی مەقاسێکم کرد لە بینی زیندانەکانی بەشەر ئەسەدا لەگەڵ زیندانەکانی یەکێتی پارتیە من لەوێ ئەوەم بەوتکە زیندانی یەکێتی پارتی ئەگەر لەوەی بەشەر ئەسەد خراپتر نەبێ بەڕاستی باشتر نییە باش نییە باسی ئەوەیشم کرد کە یەکێتی و پارتی بۆ ناو دەستگای زانیاری و دەستگای پاراستن و ئەمانە دادوەری ڕاستەوخوانەیە ئەم دادوەرە دەستگای زانیاریە واتە خۆی پاراستن ئەم دادوەرە جاوەرە تۆ دادوەرێکی ئەمن دادوەرێکی زانیاری بێ محکەمەکە بە چۆن محکەمە بکە ڕاستی باشە دادوەرەکان خۆیان دەستگان بۆیە یەکێتی و پارتی وەکو بەشەر ئەسەد وان بە گرگنی بەڕاستی وەکو چۆن بەشەر ئەسەد هەموو سامانی ئەو خەڵکی دزی بوو و هەمووی ژیانی شاهانە بۆ خۆی و ژن و مناڵ و کچ و کوڕ و ئەلەم بابەتانەی یەکێتی و پارتی هەر بە هەمان شکڵ بوون ڕاستی ئەوانیش هەر هەمان عەقڵیەتیان هەبووە لە ماوەی ئەم 30 ساڵەیە چۆن سووریا پڕ بوو لە فەسادی پڕ بوو لە هەژاری پڕ بوو لە بەدبەختی پڕ بوو لەمانە یەکێتی و پارتیش باشووریان پڕ کردووە لەمانە بەڕاست زیندانی ئاکرێ سەخیفترین نمونەیە بۆ چەوسانەوە بێدادی لە ڕۆژهاتی ناوەڕاستە باشە زیندانەکانی دژەترۆری یەکێتی و پارتی خراپترین زیندان بۆ خەڵک هینی یەکێتی و ئاسایش دژەترۆر هەموویان بەڕاستی یەک لە یەکتەوان باتن بۆیە خەڵک لە کوردستانە لە واقعا ئەبێ سزای ئەمانە بدەن خۆشەویستان لە ساڵی 1994 دوو کەسیان بە ناوی سەعید کوڕی بچوشی مامۆسا مەلا عوسمان ئەوەی هەڵەبجە ئەحمەد عەبدوڕەزاق نەقشبەندی کشەسای مامۆسا مەلا عوسمان کە مناڵێکی 14 ساڵانە بووە جەماعەتی کۆسەر لەو کاتەوە ونیان کردووە کەس نازانێت لە کوێن بەڕاستی کەواتە لە 94ەوە دوو مناڵ چی ئاوا ونیان بکەیت کەس نازانێت لە کوێ باشە یەکێتی و پارتی تەنانەت لە شەڕی ناوخۆیە تعدیان لە ژنی یەکترە کرد لە دایک و خوشکی یەکترە کرد یەکێتی و پارتی گۆرەیەکێتی و پارتی سۆر خەتەرناکن ئازیزانی ئارام ئەحمەد تۆ سەیری بنەماڵی باسانی کەن بە هەموو توانایەوە یەک دژایەتی کوردانی ڕۆژ ئاواکە ئەمەندە نۆکەرە ئەوەندە بەڕاستی عەمیلە بنەماڵی باسانی ئەوە بۆیە خەڵک لە باشووری کوردستانە ئەبێ بیل لە ڕاپەڕین کاتەوە بەڕێی بن سێری شاسوارە ساختە چیکەن لەگەڵ یەکێتی پارتیا چۆن ڕێکەوتنی کرد چۆن کورسی خۆی بر بزانە هیچ ئەڵێ ئیتر لە بەرامبەر ئەمانە هەر لە ئێساوە تاوەکو 20 ساڵی کە شاسوار ناتوانێت یەک تیکەنان بە سفرەی خەڵک زیاد بکە ئەوە گەمژەیە دەنگەدا بە شاسوار بەڕاستی کاتێک کە من وتم سەخیفترین و دەستترین و بێشەرەفترین خوێڕی یەکێتی پارتی لە شاسوار پیاوترە هەر لە خۆ ئەو قسەیەم نەکرد چونکە یەکێتی پارتی دەستەکەیان کەشفە بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی ئازادی و بە ناوی خەڵکەوە قسە ناکەن بەڵام ئەمانە بە ناوی خەڵکەوە قساکەن ئەوان کەشفن هەرچی بەرەی گەل و لاهوری شێخجەنگیە خۆشەویستان ئەوانیش مادەم لیست و لیستکاری و دەنگدان و پەرلەمان و ئەمەی تێکەوت هیچی لێ سەوز نابێت ئێمە شۆڕشمان دەوێت ڕاپەڕینمان دەوێت هەڵچوونی جەماوەریمانەوێت دژی یەکێتی و پارتی ئێمە ئەمانەیە ئەم حکوومەتە کە هەیە کە بەڕاستی بەس حکوومەت نییە بڕوخێت چێتە پێشەوە بە ئەم شیعانانەی هەبێ ئێمە لەگەڵیین جا هەر گروپ و دەسە تاقمێکەیە لەمە بەدەر یەک تەڕەتوری قوڕاوی ناکە تۆ 100 حیزب دروستکە هەچی کورسی پەرلەمان هەیە بهێنە مەجموعەیەک هیچ و پوش بخە ناو پەرلەمانەوە هیچ قیمەتێکی نییە ڕاستیە تەنها توانی جیرفانی مەجموعەی خەڵک بڕکەی لە ساڵی 92 ئێمە تەجروبەی پەرلەمانیمان هەیە باشە ڕەنگە چەند هەزار ئەندام پەرلەمانمان هەیە کە هات ڕۆی خانشین بوو هیچ شتێک سەوز نابێ هەتا 100 ساڵی کەش ئاوا بڕوە بەڕاستی هیچ شتێک سەوز نابێت خۆشەویستە ئەو واقع
بۆیە ئێمە حیزبێکمان نایە وەکو ئەوەی حەلی حەمەساڵح و وەکو ئەوەی لاهوری شێخجەنگی وەکو ئەوەی ئەمانە کە بێت دابنیشێ شەڕی کورسی پەرلەمانیکە ئێمە ئەوانەمان نایە لە ڕاستیان خۆشەویستە خەڵکی کوردستان ئەمەی نایە خەڵکی کوردستان لەوە تێگەیشتووە کە هیچ گۆڕانکاریەک لە ڕێگەی پەرلەمانەوە ناکرێت تەنها تۆ مەجموعەی خەڵک ئەنێری بۆی گیرفانی خۆی پڕکات و خۆی بژوتەوە یعنی خۆی بگۆڕێ گیرفانی خۆی بگۆڕێت کەواتە ئەبێ ئێمە بیر لە حرەکەتێکی شۆڕژێرانە بکەینەوە بۆ گۆڕانکاری لە باشووری کوردستانە چونکە یەکێتی و پارتی بەڕاستی دوو حیزبی خەدارن و نایشتوان خۆیان چاکن لەگەڵ سەدەمیشا خۆیان ناگونجێن ئەو بە خۆی کارەساتەکە لێرەوە وردە ئەشمە ناو بابەتی سووریا و ئالەم بابەتانەوە و نەزەری خۆم ئەڵێم بۆ هەموو لایەکتان هیوادارم کە بتوانم سووریەک بە هەموو لایەکتان بگەێنم بۆیە ئەو پێشەکیەموت بۆی هەموو کەسێک بزانێ هەموو گۆڕانکاریەک لە باشووری کوردستان بێت لە هەر شوێنێکا بێ بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێت لە ڕێگەی هێزەوە بکرێت لە ڕێگەی هەڵبژاردن و قسەی قۆڕی دیموکراسی ئەوانەوە لە واقعان ناکرێت شتی وان نییە خۆشەویستان کەس خۆی هەڵنەقڵەتێنێ هەر کەسێ بە ئێوەی وت حتا ئەگەر خودی خۆشم وتم لە ڕێگەی پەرلەمانەوە ئێمە گۆڕانکاریەکەین ئەو بزانە کە درۆیە ئەوە ساختەیە قەت بڕوا بۆوانەمەکە باشە سووریا لێرەوە لەسەر ئەوانە هەندێک قساکەم ئازیزانی من هەمووتانە بێەوە بزان کە هیچ گومانێک لەوە دانیە ئەوەی ڕوویدا لە سووریایە ڕێکەوتنی پێشوەختەی رووسیا و ئەمریکا بوو ڕۆژێ پێش دەستپێکردنی هێرشی تەحریری شام سکرتەری ناتۆ لە رووسیا بوو خۆی هەڵبەتە ئەوە دیزاینی نەخشەکەی کردووە دەستگای هەواڵگری بەریتانیا بووە بەپێی ئەو سەرچاوانی کە لای ئارام ئەحمەد هەیە سەرۆکی ئەو دەستگایە پێشتر لە تورکیا سەفیری بەریتانیا بووە ئەوان هاتن ئەو گروپە تۆریستیانیان هێنا بەشێکیان لە سۆدان بوون بەشێکیشیان کە جەبهەت النەسر کە پێشتر قاعیدە بوون و خودی محەممەد جولان کە پێشتر 5 ساڵ زیندانی ئەمریکیەکان بووە بڕی 10 ملیۆن دۆلار تەرخان کراوە بۆ هەر کەسێ شوێنەکەی ئاشکراکە کەچی لەم قۆناغەدا هەواڵگری بەریتانیا مەشقی پێکردووە و دواتر CNN ئەمریشی مقابلەیەکە وەک سەرۆکی شۆڕژگێڕان دەیناسێنێت ئەمڕۆژ بینیمان لە دیمەشقا کە بە هەزاران کە لە شەقامەکەنە دژی ئەم کابرایە شیعاریان ئەوت و دیفاعیان لە مەزلومە کرد باشە ئەوەی ڕۆژئاوای کوردستان بۆیە ئەم شانۆگەری ئازیزانی ئارام ئەحمەد ئاوا دەستی پێکرد دوای لەناوبردنی غەزە و حەماس و دواتر سەرکردنی حیزب الله پیلانەکە درێژەی کێشا بۆ ئەوەی بەتەواوی ئێران ببەنەوە ناو خاشی ئێران اینجا لە ڕێگەی ئەو دەست و تاقمە جیاوازانەوە سونەکان لە دەسەڵاتی شیعی سووریایشی سونەکانیان لە شیعەکانی سووریا بەردا جاتۆ ئێوە وەرن سەری ئەمەکەن خۆشەویستان یعنی ئەمانە بەڕاستی مرۆڤ خۆن بزان چۆن ڕقیان لە هەناوی دەوڵەت و لە هەناوی کۆمەڵگەیە بە هەموو پێوانێک چاندووە سووریا لە سەدا هەفتای سونەیە کەچی ساڵانێکی زۆرە کەمینەیەکی شیعە حکومیانەکات عێراقیش لە سا حەڤایش هەفتای شیعە بوو کەچی هەتا 2003 سونە حکومیە کرد بۆیە سووریا ئابۆ جۆرە کەوت ئازیزانی ئارام ئەحمەد بەشار ڕای کردووەکو خۆی ئەوکو ئێوە ئەزان و براکەی خۆشی بەجێ هێش نەیتوانین لەگەڵ خۆیان بیبە و گۆڕی باوکیشی ئەوتە کە ئەیبینی چیان لێ کرد ئەبێ ئەوانەیەکێتی و پارتی چی ئەکەن لە ئایندەیە لە حەقەتە چۆن خەڵک پەلاماری گۆڕی مردووەکانیشتان ئەدا لە باشووری کوردستانە چونکە نەتانتوانی بۆ میلەتێکی چەوساوە و بندەس و قوربەسەری خەڵکی کوردستان کە ئەو هەموو قوربانی دابووە دژبوونی عێراقەوە نەتانتوانی حکوومەتێک دروستکەن کە خەڵک ژێسایی ئێوە بحەسێتەوە کە خەڵک ئاو کارەبای هەبێت دوای 34 ساڵ تیکەی نانی هەبێ ڕاستی نەتانتوانی ئەمەش بکەن لاشان چۆن زیندانەکانی سووریا بەعسی سووریا پڕە لە چیرۆکی تراژیدیە یەکێتی پارتیش بە هەماشکڵ پڕە لە چیرۆکی تراژیدیا ئایزانی ئارام ئەحمەد بۆیە دەرکەوت کە گرتنە دەستی دەسەڵات بە پشتیوانی دەرەکی ئەوە ئەنجامەکەیەتی کەچی هیچ دیکتاتۆرێ بە درێژایی ئەم مێژووە نەیتوانیوە ئەزمون وەربگرێت باشە لەم هەموو تراژیدیایە کە چۆن کۆتاییان پێدێ لە سەدام حوسێن لە شای ئێران لەوەی لیبیا لەوەی ئەوەی ئێسەی بەشار ئەسەد ئەمانە هیچ کاسێ تەجروبە ناکەن کە ئایندەی ئەمانە چۆن بە تراژیدیا کۆتایی پێێت وەختی عەلی لە قسەیەکاڵێ هەمیشە دیکتاتۆرەکان دەیان هەوێ خەیاڵی تەواو نەکراوی دیکتاتۆرەکانی پێش خۆیان تەواو بکەن ئەمە یەک حەقیقەتە خۆشەویستانی ئارام ئەحمەد هیتلەر ویسی خەیاڵی تەواو نەکراوی ناپلیۆن تەواو بکات سەدام ویسی هی هیتلەر تەواو بکات ئەردۆغان هی ئەتاتورک و بەشاریشی سەدام باشە حتا کۆتایی هەموو پولەکان هەر ئاوا درێژەیە بێت وەیە
دوایی باس یەکەم باگەلی سووریا یا گەلانی سووریا دڵخۆش نەبن بۆی کە بەشە ئەسەر ڕووخاوە ئەلم بابەتانە باشە من ئێستای زۆر جار بیرەکەمەوە هەر بەڕاستی لەوە تێناگەم بۆچی دیکتاتۆرەکان سوود لە ڕێگا وەحشیگەریەکانی یەکتر وەرەگرن بۆ مانەوەی خۆیان بەڵام سوود لە کۆتاییەکانی ڕووخانی یەکتر وەرناگرن کە چۆن دەبنە مەهزەلەی تراژیدی کە چۆن ڕسوا ئەکرێن کە چۆن گۆڕی مردوەکانیشان ئاگر تێبەر ئەدرێت بۆچی بیر لەوە ناکەنەوە بەڕاستی بۆچی ئەبێ بنەماڵی بازانی و بنەماڵی جەلات تاڵەبانی بیر لەوە نەکەنەوە کە ڕۆژێ دادێ بەرامبەر بە ئەوانش ئەکرێت یان بۆچی کۆیلە و جەلادەکان پەن لە کۆیلە بەجێماوەکانی ئەسەد وەرناگرن هەموو ئەوانەی کە ئێستا پیاوی پارتی وێچێتین ڕۆژێ دادێ پێڵاو ئەخرێت دەمیانەوە بۆچی تەجروبە وەرناگرن بەڕاستی بۆچی ئەچنە دەست لە دەستی میلەت باشە هەتا کەی دەبێ مرۆڤایەتی یان خۆرهەڵات لەو سووڕی خوێناویە بخولێتەوە کە بە درێژایی مێژوو بەداخۆڵنە ئەو سوڕایە خوێن ئەڕێژێ ئەمە هێنێ ئەوە بە دوجێش هەر قوربانیە ئەبێ پرسیار لۆکەین دوای ئەسەد چی ڕۆدا دیکتاتۆر ڕووخا بەڵام عەقلیەتی دیکتاتۆری ڕیشەیەکی قوڵی هەیە خۆی لە زەهینیەتی کۆمەلگادا داکوتاوە و بەمانای کەلیمە قورسە و زۆر سەختە وا بە ئاسانی کۆمەلگا بکەوێتەوە سەر ڕێژکەی ژیانێکی ئاسایی یا ژینێکی نۆرماڵ لەو کۆمەلگایانەدا چۆن عێراق دەیتوانی بکەوێتەوە سەر ژیانێکی ئاسایی و ژیانێکی نۆرماڵ باشە چونکە کۆمەلگایشی فرەنەتەوە فرە مەسحەب 53 دانە ساڵ سەرکوت کرابێ بۆ لە قاڵبدان و بۆ یەک ڕەنگکردن لانی کەم هەتا چەندەیە تێگڕای ئەو گروپە جیاوازانە بۆ خۆ نمایشکردن بۆ خۆ دەرخستن بۆ ژیانەوەی خۆیان لە پێناوی دەسەڵاتە ڕێگەی تندوتیژی ئەگرن نەبەر باشە هەڵبەتە بە پشتیوانی دەستگا هەواڵگریەکان لە ئاسی دنیادا بەمەش سەرمایەی مرۆڤی مرۆیی ئەو وڵاتە وەکو ژێرخانەکەی وێران ئەبێ و هیچ شتێک لەو ژیانەیە مانای نامێنێ ئێمە سەڵدام حوسێنمان ڕووخان هەمووتان ئەزانن لە دوایە کێ هەبوو عێراقا 7 ملیۆن بێوەژن لە عێراقا ئازانی ئارام محەممەد سەرلەبەری دەسەڵاتداران لە بەسڕەوە هەتا تێگەڵ و بیارەوە هەتا زاخۆ هەمووی دەست و جەردە و مافیایە باش نییە بەعسیەکان لەمانە شەریفتر بوون بەعسیەکان بەڕاستی لەمانە شەریفتر بوون حتى ملازم علي وملازم علا وملازم محسين كان ككركاني يما نكوش برحم تربون لا مسؤولة كان يجتي وبارتي بو هذا داريتا اوانينا تواني قردو شاخو دارو بدي اول تداجي كانوا بيكن بنايم نغكاني خوانو يك بعسي لكل سنه نيتواني دبينا ودربينت يك بعسي لكل سنه نيتواني قردي بري بو خوي عرزي بري بو خوي باش بەڵام سەلانی پارتی وێچێتی هەموو کوردستان دزی تاڵانیان کرد باشە ئەبێ دیسان بپرسینەوە تەحریری شام چۆن حکوومەتە دروست دەکات پەیوەندی لەگەڵ کورد و نەتەوەکانی ترا چۆن ئەبێت ئازانی ئارام ئەحمەد باشە پەیوەندی کە حکوومەت لەگەڵ تورکیا و ئێرانە چۆن ئەبێ و چۆن ڕێژی ئەخا بۆچی ناوێرن بە لێدوانێکیش قسەسەر لە شرکێشی ئیسرائیل کەن کە ئێسا من لەگەڵ ئێوە قساکەم ئیسرائیل 30 کیلۆمەتر لە جۆلانیان تێپەڕاندووە تەواوی ژێرخانی سەربازی لە ڕێگەی 353 هێرشی ئاسمانیەوە هەر هەموو وێران کراوە لە سوودایە بەڵام ناتوان باسیکەن بە هیچ جۆرێک بۆچی مسلمانان وەک سەرکەوتنی هێزێکی جیهادی ئیسلامی ئەو ڕووداوە دەبینن و یەن نوێژی فەتح ئەنجام ئەدەن بۆ مۆزوع باشە بۆچی بەشێکی مسلمانان دژی مەزهەبی ستەمکارن نەوەک نادادپەروەری دەسەڵاتی ستەمکار باشە یعنی مەزهەبەکەی وەکو خۆی بێ ئەگە ستەمکاریش بێ کێشەی نییە وەکو لە باشووری کوردستانە ئێستا بە هەزاران مەلای ئاینیتان پێ ئەڵێم لە هەولێر و لە بەگنانە نۆکەی بنەماڵی بازانیە باشە بە هەزاران مامۆساتان پیشانەیەم لە سلێمانی و ئەوانەیە نۆکەی دەسەڵاتەکەیە هیچ ناکات دژی پارتی وێچێتی هیچ قسەیە ناکات بە دەگمەن تیانایە هەندێک قسە بکاگینە ئەوانیکە نایکەن هەمووی ئاوادانیشوە خەریکی ژیانی خۆیەتی پاشان ئێمە وەکو کورد ئایندەی کورد لە سووریایە چی لێدێ کە ئەوە بەڕاستی خەمی گەورەی ئێمەیە بەڕای ئارام ئەحمەد عقلانی ترین کردەی سیاسی بە درێژایی مێژووی بزوتنەوەی سیاسی و چەکداری کورد ئەوە بوو کە کوردی سووریا کردیان واتە کوردانی ڕۆژئاوا کە هەتا بۆیان کرا سیاسەتێکی سەربەخۆیان لەژێر ناوی هێڵی سێهەم درێژە پێدا مامەڵەیان لەگەڵ واقع کرد لەسەر بنەمای فکر و لەسەر بنەمای استراتیژ سیاسەتی پراگماتیکیان کرد نەشەڵی ئەسەدیان کرد نەهی تەحریری شام ئەمانیان هیچی نەکرد لە ڕاستیان نەخۆیان بۆ ئێران نە بۆ تورکیا نە بۆ ڕووسیا نە بۆ ئەمریکا یەکلایی نەکردەوە
باشە تورکیا بە هەموو شێوازێ کار ئەکا کە لەم چەند ڕۆژانەی ئایندا ئێمە ئاگامان لێبوو تا ئێستا کار لەسەرەوەکە کە منبەج و مووسڵ و شەنگاڵ بگرێت و قەوارەی هەرێمیش لێرەوە لەژێر مەترسیایە چونکە پێکێنانی ئەم کابینەی کە دادێ تورکیا بڕیاری لێ ئەدا کێ و چۆن و بەچی بەشدار بێت و ڕۆڵیشیان چی بێت چونکە بۆ لەبەرەوەی ئەوان دیزاینی هەڵبژاردنەکانیان کردووە بۆ هەرێمی کوردستان یەکێتیش لەم ڕووداوانەیە بێدەنگە بەڕاستی هەتی و کەوتۆ یەکێتی لە واقع بۆیە ئایندەی چەند مانگێ دادێ ئەوە دەبینین گوتاری یەکێتی چۆن فس ئەبێتەوە لە کاتێکە ئەو بڕوە میزەڵانێک بێنێتەوە بڵێ بیکا بە دەست و دیاری بۆ سێمانی بیکا بە ئەندام پەرلەمان ئەزانم چی ئەڵێم پێویست ناکە ناوی بەرم کە بە دەرزیەک یا بە قنەشقاتەیەک فشە بێتەوە بەڕاستی ئاوێ عافێتی بێ کاگەدەم هەموو تامڕێ عافێتی بێ ئارام ئەحمەد قوربانیەوە پێشتر لە زۆر بۆنەوە بابەتە باسی شەڕەکانی غەزەمان کردووە و پاشان شەڕەکانی لوبنان هەموو ئەو ئەگرانەیش کە ساڵانێکە لەو ناوچانەیە ئاگر هەڵەسێ هەمووی تاران لە پشتی بووە خۆشەویستانی من لانیکەم سێدە هەیە تا 35 ساڵی شەبێ ئێران دوو خەونی هەیە یەکەم خەونی ئیمپراتۆرەتی سەفەوی وەکو چۆن ئەردۆغان خەونی ئیمپراتۆرەتی عوسمانی هەیە و من دڵنیایشم لەوە هەردووکیان خەونی چۆلەکە ئەبینن چونکە سەردەمی سەفەوی سەردەمی عوسمانی ئەو تاریخە ئەو ڕابرد بەسەر چوو بەڕاستی ئەو خەونانە قسەی قۆڕە دووهەمیشیان بۆ ئەوە بوو تاران شەڕەکە لە خۆی دوور خاتەوە و سەقامگیری خۆی وەکو دەوڵەت بپارێزێ و شەڕ نێتە نزیکی ئێرانەوە ئەوە بوو لە پێناوی ئەم دوشتەیە شەڕی بدە یەمەن شەڕی بدە فەڵەستین شەڕی بدە لوبنان شەڕی بدە سووریا شەڕی هێنایە عێراق و ساڵانە زۆرترین پارەی سەرف کردووە بۆ ئەم شەڕانە ئەگەر ئەو هەموو پارە و زەحمەتیە ئێران لەو ناوچانە کردوێتی بۆ خەڵکەکەی خۆی سەرف کردایە ئێستا ئەو هەموو هەژاریە تەنگی بە ژیانی ئینسانەکانی بە تاکی ئێرانی هەڵناچنی بۆیە ئێران بە تەواوی هەژمونی کردبوو بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەموو ئەوەی پێیانەوە بەرەی مقاومە ئێران لە پشتی بوو ئەو دژی تەلئەبیب ئەوەی توانی کردی دوجار شانسی نەبوو بە تەواوی دەستی کۆتاکرا لە ناوچەکەیە دوای خەزە و لوبنان و حیزب الله سەر هاتە سەر بەشار ئەسەد و سووریا بەشار ئەسەد لەگەڵ ئێران و هاودەستە بۆتە دەستکەلایەن کە خۆتان نەزانن کە لە چەند لە 25 ساڵی ڕابردووە ئێران بەشارەتی ڕاگرتە بۆ ڕاستی بەڵام دەبێت هەر کەسێک ئەو ڕاستیە بزانێ ئەوەی دیمەشقی ڕووخاند تەحریری شام یا گروپەکانی سەر بە تورکیا نەبوو بەڵکو ئەمریکا و تەلئەبیب بوون ئەوان ساڵانێکە لێیان ناوە هیچی بە هیچەوە نەما بوو بەڕاستی حکوومەتەکەی سووریا و بەشار ئەسەد خۆشەویستانی ئارام ئەحمەد زیاتر لە 30 ساڵە بەشار ئەسەد و هێزەکانی پشتی ئەو بە رووسیا و بە ئێرانیشەوە نەیانتوانی کێشەکانی خەڵکی کورد لە ڕۆژئاوای کوردستانە چارەسەرکەن تا دوا خاڵ ئەو بەشار ئەسەدە باشە دژی قەزەی کوردی بوو و نەیتوانی وەڵام بە خواستەکانی خەڵکی کوردستانی بداتەوە سەرکوت و ئیستیبداد شەوسانەوەی گەلانی سووریا تراژیدیای زیندانەکان کە شاهیدی زیندون هەمووتان بینیوتانە و دزینی سامانی خەڵک تا لوتکەی ترس بەڕاستی ڕۆشت بوو من ئەوە ئازانم کە بەشێک لەوانەی کە لە زیندانەکانە بوون مەرج نییە خەڵکانی باش بن چونکە خەڵکی کوردی ئێمە عاتفیە کە 6-7 کەس ئەبینێ کە ئەمانە زوڵمیان لێکراوە لە سووریا و لە زیندانەکانە ئیتر وە ئازانێ هەموو زیندانەکانی کەش هەر بەو جۆرن بەڵام وان نییە من دڵنیام هەر لەو سووریایە تاوانبار و مجریمی وای تێدایە هەتا هەر لە زیندانە بێ عەسە بۆ ناشکن ناو کۆمەڵگەی بەشەریا بێت باش نییە ئالەم هۆڵەندایی کەمنیتیاژین بەشەر هەیە 40 ساڵ زیندان کراوە هەیە بۆ ئەبەد هەتا زیندانە هەیە 25 ساڵ لە زیندانەیە باشە یعنی قسەکەی من ئەوەیە مەرجنیە ئەوەی لە زیندانا بوو قوربانی بێ و بێگوناح بێت بەڵام دڵنیام لەوە کە خەڵکێکی زۆری بێگوناح هەیە لەسەر نووسینێک لەسەر قسەیەک لەسەر ڕخنەیەک لەسەر فڵان فیسارێک ژیانی وێران کراوە و ئەم حکومەت دیکتاتۆرانە وێرانیان نەکەن و لە ناویان نەبن و ئەبێ هەموو تەمەنیان لە ناو زیندانەکانە سەرفکەن اینجا ماوە ئەوە بە هەموو لایە بڵێم وەکو ڕەئی خۆم وەکو ڕەئی ئارام ئەحمەد دڵنیا بنەوە ئەم قسەیەم هەڵگن بۆ مێژوو هەڵگن بۆ ئایندا ئەمانەی کە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هاتوون بەشێکیان تورکیان لە پشتە بە هیچ جۆرێک بڕوایان بە قەزەی کوردان نییە لە ڕۆژئاوای کوردستان ئەمانش وەکو بەشار سێری قەزەی کوردیەکەن
چونکە ئەمانیش دەوڵەتێکی دیکتاتۆری پۆلیسیدا ئەمەزێنن نارەکانی خۆیان قەت و عامەکەن دیسانەوە زیندانەکان فولەکەنەوە لە خەڵکی ئازادی خواست وەکو پارتی یەکێتی چۆن دوای بەعس کردیان دژی گەلەکەی خۆیان وەکو ئێرانی ئێستا چۆن دوای شاکردیان دژی گەلانی ئێران وەکو سەدام حوسێن و حیزبی بەعس چۆن دوای عەبدولکەریم قاسم کردیان دژی گەلانی عێراق ئەم دیکتاتۆرانە هەمویان ئاوان ئەمە ڕوا ئەویە ئەمە ڕوا ئەویێت ئەمەشان بۆ مێژوو ئەڵێم ئەمانە بۆ خەڵکی سووریا لە بەشار خراپتر نەبن باشتر نابن باش ئەڕاستی بزانن ڕۆژێ دادێ هەزاران خۆزگە ئەخوازن بە سەردەمی بەشار ئەسەد باشە چونکە ئەم سەردەمەکە هەیە بەسەر سووریا لە سەردەمی بەشار ئەسەد تایتر ئەبێ ئەگەر ئەمانەی ئێستا هەن حاکم بن لە سووریایە هەر ئەمڕۆ ڤیدۆیەکم بینیوە گروپێکی تەحریری شام لە چاخانەکانە گەنجانن ئەدایە بە شەق و زلە بە ئاشکرا لەسەر جگەرە کێشان تەنها سەرجگەری کێشان لە بەرچاوی خەڵکەکەیە ئەم گەنجەی ئەگەر ئاوا پشتەمیە ئەیە بە شەق وەیە بە زلە هەر ئاوا بەڕاستی ئەمە عەقلیەتی ئەو کۆمەلگای ئێمەیە باشە داخەکەم ئێستا ئێوە بڕۆن لە بەردەم مزگەوتی گەورەیە یا لە لای قەڵاتی هەولێرە زەلامێکە عەرەبانەیەشی پێیە بیخەنە شوێنەکەی مەسعود بازانی یا پاڤڵ تاڵەبانی دوای 2-3 ساڵ ئەبێ بە پاڤڵ تاڵەبانێکی ئێستا ئەبێ بە مەسعود بازانێکی ئێستا چونکە ئەو کۆمەلگایانە سیستەمی تیانە ئەوەشی کەتایەتی هەمووی خۆیان دروستیان کردووە هەمووی دیکتاتۆریانەیە و هەر هەمووی عەسکەرتارێتە بەڕاستی بۆیە پێشتر ئیشارەم بەوە داوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عقلیەتێکی هەیە بۆ حکومڕانی جگەل لە سەرکوت جگەل لە دیکتاتۆریەت جگەل لە زیندان هیچی تر قەناعەتی پێی نییە یەک دەوڵەتی تیان وانە بێ خۆشەویستانی ئارام ئەحمەد یەک دەوڵەتی تیان نییە لە ڕۆژی ناوەڕاستە بۆ جۆرە نەبێت باشە بۆیە شەڕی بەردەوامی سووریا لەگەڵ ئیسرائیل ئەو وڵاتی بەتەواوی مانە داڕساند لەگەڵ شەڕی غەزەیە باشە هەر لەو کاتانەیە ئەم دیمەشقا لەگەڵ ئێرانە بەتەواوی مانە پاڵپشتی ئەو شەڕیانە کرد لە دواییشا بە هەزاران هەزار ئینسانی بێگوناح لەو شەڕە ناکوژرا ئەمانیش لە دوایە بۆی دەرەچێت بەشار ئەسەد و عایلەکەی داشنیە اینجا بەشار ناکوچەکانی لەگەڵ تورکیا گەیشت بۆ ترۆپک طبعا هەمووتانە بێ ئەوە بزان کە مێژووی کێشەی تورکیا و کێشەی لەگەڵ سووریایە مێژووی زۆر کۆنی هەیە زۆر کۆنی هەیە بەڕاست حتا ئەو کاتانەی کە بەشار ئین ئەسەدی باوکی ئەم بەشارە یا بەشار خۆشی کە پشتیوانی پارتیکرێکارانیانە کرد لە بیقاعدایان نابوون یارمەتیان ئەدان هەتا ئەو کاتێک کە فرۆشتیان بە ئیسرائیل و ئەلەم بابەتانە خۆ لە بەرەوە نەبوو کە بەڕان بە ئەپەکەکە هەبێ یا بەڕان بە قەزەی کوردی هەبێ لە بەرامبەر تورکیایە ڕایان گرتبوون ئازیزانی من یعنی یاریەکان هەمیشە ڕوونە خۆ نییە یعنی چۆن ئێران یارمەتی پارتی یەکێتی ئەیە دژی حیزبی بەعەس ئەمە ئەوە ئەویش بە هەمان شکڵ بووە باشە حتا کە ئەسەد پشتیوانی لە یەکێتیە کردو لەوێ بەیاننامەیان بڵاو کردەوە هێنی یەکەم بەیاننامە یەکێتی دیسان هەر بە هەمان هۆکار بوو چونکە ئەگەر بڕوای بە قەزەی کوردی هەبوایە خۆی وەڵامی بە مافەکانی گەلی کورد ئەیەوە لە سووریایە لە بەهاری عەرەبیە من لە بیرمە یەکەم دەوڵەت تورکیا بوو وتی ئەسەد شەریعەتی نەماوە کۆتایی پێهاتووە باشە بۆیە سووریا نەک مافی گەلانی سووریایی نەدا بەڵکوی عەرەبەکانیشی نەئەدا خۆشەویستان یعنی عەرەبەکانیش لەوێ هەر چەوساوە بوون بۆیە حەزەکەم هەمووتان بیزانن ئەسەد زۆر دەمێکە ڕووخاوە ڕووخاندنی ئەو ئەلەم ماوەیە نەبوو لەم چەند ڕۆژاو لەم هەفتەیە بەڕاستی بەڵام وەکو پرۆتۆکۆڵێکی سیادی بۆنێتەوە یەکگرتوەکان ما بۆ دیمەشقاوتەوە باش نییە چونکە بۆ لەبێ زۆر دەمێکە تەنها شامی بەدەستەوە ما بوو خۆ بەشار ئەسەد بینیشمان هێزە سەربازیەکەی هێزی شەڕکرد نەبوو لە مای تەنها یەک هەفتەیە لە شەرەکەی داڕوخا و کۆتایی پێات و هیچی بۆ نەکرا بەڵام ئەوەی کە بۆ من گرنگە و هیوادارم ئێوەی کوردیش بۆ ئێوەش گرنگ بێ نە تورکیایە نە تەحریری شامە نە کۆنە داعشەکانە نە ڕووخاندنی بەشار ئەسەد و ئەلەم بابەتانیە تەنها گەلەکەی خۆمە لە ڕۆژئاوای کوردستان ئەوەی کە بە گورگانە خوارد و نەچێ ئەوەی ئەمریکا و رووسیا نەیفرۆشێ ئەوەی کە قەت و عام نەکرێن لەم هاوکێشەیە بتوانن دەسەر بە مافەکانی خۆیان بکات ئەمە خاڵی یەکەمە هەڵبەتە هەمومان ئارەزوی ئەوەکەن کە ئاشی و ئارامی لە هەموو ناوچەکانە هەبێ بۆی ئەم خەڵکە بتوانن بە ئارامی بژین دوور بن لەم هەموو شەڕ و شۆر و کوشتنە کە هیچ سوودێکی نییە دوجار باشە بە مانایەکی تر بە کورتی بڵێم گەلەکەم بە مافەکانی خۆی بکە ئەوە بۆ من ئەولەویەتە هیچ شتێکی بۆ من ئەولەویت نییە
چونکە بۆ نە تورکەکان و نە عەرەبەکان و نە نازانم ئەوانەی شام و نە ئەوانەی تاران خەمی گەلەکەی منیان نییە چۆن قەت و ئامەکرێت باشە کە ئێمە خەممانە هی ئەوان لە ئینسانبوونی خۆمانە کەواتە ئەولەویەت بۆ ئارام ئەحمەد ئەولەویەت بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە گەلەکەی من لە ڕۆژئاوای کوردستانە پارێزراو بێ و دەستی بە مافەکانی خۆی بگا و بتوانێت لە وڵاتەیە بە ئازادی و بە ئارامی و بە خۆشی بژی تەمەناشمان ئەوەیە کە ئەو دەوڵەتەی کەدا ئەمەزێ بتوانێت خواستەکانی خەڵکی کوردستان دابین بکە و دوورکەونەوە لە شەڕ و شۆڵ و کوشتن بۆیە جارێ دیار نییە ئیدارەی ترامپ پێم وایە لە 21 و ئەوانە دەست بەکارەوێت ترامپ ینی دوای ئەوە لە مانگی یەک و ئەوانەیە نازانین چۆن هەنگاو ئەنو سیاسەکانی چۆنە بێت ئایا کوردانی ڕۆژئاوا ئەفرۆشن وەکو چۆن لە 75 کوردیان فرۆشت ئایا کوردانی ڕۆژئاوا هەسەدە و پێدە و ئەمانە لەگەڵ حکوومەتی نوێ کەدا ئەمەزیەکە و لە گفتوگۆ ئایا دیمەشق وەڵام بە کێشەکانی کورد ئەداتەوە من لێرەوە گومانم لە عقلیەتی کوردانی ڕۆژئاوا نییە وەکو ئەوی لە باشووری کوردستان نییە خۆشەویستان کوردانی ڕۆژئاوا خۆیان عاقڵن تەجروبەی ئەم 20 ساڵەمان هەیە باشە لەناو واقعەکە ئەژی باشە خۆیان ئەتوانن وەڵام بە شتانە بدەنەوە ئەوەشی کە لە هین کشانەوە لە دێرە زور و ملبەجوانە کشانەوە ئەومان زەین بەڕێکەوتن بۆ خۆشەویستان لەگەڵ ئەمریکا لە بابەتانە باشە بەڵام زۆر جار من بۆ خۆم بیرەکەمەوە کە ئەم هەموو سەرە چۆن لە منجەڵێکە بەیەکەوە ئەقڵێن بەداخەوە بۆ ئەقلشەوە کە هەیەە بۆ ئەقلیەوە کە هەمووی یەکتر ڕەت دەکاتەوە چونکە خۆ ئەحزابی کوردی و ئەحزابەکانی دنیای ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڕوایان بە ئازادی نییە خۆشەویستان کەسەس قبوڵ ناکە بەڕاستی کەسەس قبوڵ ناکە ئێسا کە من لەگەڵ ئێوە قساکەم ئیسرائیل بە قوڵایی 30 تا 35 کیلۆمەتر هاتە ناو خاکی سووریاوە باشە لەو دوو سنووری بەزەرەکانی جۆلانەوە 10 تا 15 کیلۆمەتر لە دیمەشقەوە دوورە خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە بۆیە حەماس کە یەکەم جار بە فیتی ئێران پەلاماری ئیسرائیلیدا گەورەترین هەڵی سیاسی کرد بەڕاستی خۆشی باجەکەیە لە دوجارە بەداخەوە کە بە هەزاران خەڵکی بێگوناهیش بوونە قوربانی سیاستی خراپەکارانەی حەماس و جمهوری ئیسلامی ئێران کە لە پێناوی بەژۆندی خۆیانە ئەو ئاگریان خستەوە کە هەتا ئێستا هاتووە و پێشم وانە بەم زوانە ئەم ئاگرە دابمشێتەوە باشە بەڵام ئیسرائیل توانی غەزە لە ئێران وەربگرێتەوە دواتر لوبنانی لێ وەربگرێتەوە کۆتاجای سووریای لێ بچێنێتەوە ئەوەی ماوە کوێ عێراقە ئەگەر عێراقیەکان عاقڵ نەبن و لە سەنگەری ئێران نێنە دەرەوە بڕواتەرەی باجەکەی ئەوەش باجەکەی ئەدەن باشە ئێستا ئەمە عێراق ئەمە سووریا ماوەتەوە تورکیا و ئێران کە کێشەی کوردیان هەیە باشە ئەوانیش لەم کێشانە قوتاریان نابێ بۆیە ئەبێ ئەمریکا ئیسرائیل هەموو دنیا ئەو ڕاستیە بزانێت ئەگەر کێشەی کورد بە جۆرێ لە جۆرەکان چارەسەر نەکرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە حیاتی ئارایی بەخۆیەوە نابینێت باشە لەو کاتەوە کورد پارچە پارچە کراوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی بەخۆیەوە نەبینیوە نە ئێران نە عێراق نە سووریا نە تورکیا ئەمریکا دنیا نازانم ئەوروپا ئەبێ ئەو ڕاستیە بزانن ئەبێ کێشەی کورد چارەسەر کرێت ئەژینە ئارایی بەخۆیەوە نابینێت ئەوان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هەر چوار دەوڵەتی داگیر کرد ئەمریکا فڵان فڵان ئەلم بابەتەنە ئیسرائیل کە بۆ خۆی فڕاندنی سەرۆک ئاپۆ بۆ ئیمرالی ئەبێ لەوە تێگەیشت بن هەرچی هێزیان هەیە تاقییان کردەوە خەڵکی کوردەنەوە بەرن بەڵام بۆیان نەکرا و ئێسش قەولیان پێدێن کە بۆیان ناکرێت کەواتە پێویستە کێشەی کورد لەم هاوکێشەیە لەم سەرنە دامەزراندنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستە کورد کێشەکانی چارەسەر بێ ئەگەر ئەیانەوێ کە بەژۆندی خۆشیانی تێدایە بەژۆندی ئابووری خۆیان هەیە ئەگەر ئەیانەوێ خەڵک بە ئارامی بشیت باش نییە بۆیە وەکو لە سەرەتای قسەکانەوە باسم کرد خۆشەویستان ببورن خۆشەویستان ئەوە بێ باشە وەکو باسم کرد ئیسرائیل پێشتر زۆرترین گوزی لە سووریادا بوو لە باڵێزی ئێرانەوە تا سەدان فەرماندەی سوپای پازار و سوپای قودس هەمویان لە ناوچوو بۆیە ئێران و سووریای لە سووریا بە تەواوی کردبوو لاواز کردبوو باشە وەکو بەشەر دەمێکە ڕووخاوە بۆیە لە ئاخرا بە یەک پاڕ ڕووخا ئازیزان لە دەواازەی ئەلبووکەمال هەمیشە لیان دەدرا و ئەمانە چەکیان ئەگواستەوە لە ئێرانەوە بۆ عێراق لەوێشەوە بۆ سووریا لە سووریایشەوە خۆتان ئەزانن بۆ جنوبی لوبنان و لەوێشەوە دابش ئەکرا بۆ حیزب الله و حەماس و گروپەکانی تر
ديان صلاة خلو نوتيها أرشد إيسا كأسد رخاوة إيران واي بسر هاد داوي للتحرير الشام كركا هيزا كان بيجوزيتو برون بعرامي هيزا كان روسيا كرداني روش أو بالبشتيانا كدنو يعني بارسن بوي برون باشا هشتي مانجيش لبير مانيلكا بالوسخاني إيرانيان لسوريا تالان كرد إيسا ما هو تو ببرسين دويكا تحرير الشام چه بونا مانا أبو محمد جولاني سركدي لقيشي قاعدة بوا وكو باسم كر بين صال زنداني أمريكا كان بوا آزاد كدني قماناوية بي اتش وكو أرقدار كرابي كإشارة بيدا وباشان للريخراوي قاعدة جابوتو دسي تحرير الشام بيشل بجبهين السنة سابون كلقيكي تنروي قاعدة بو لسوريا أحمد الشرع واتا جولاني بقولي خوي خوي لقى سدن بقنجيني وأو كاجي تنروي كهيتي فري بدا وكو كسكي ميان الرو مدني دركويت محمد جولاني لقى كناري CNN قفتو قويشي كد وتي إما خومان قوريوا وكو بيشتر نينو إستا ميان الروينو كومونش مان كردو بيشتر إستا إما لي بشيمانين بلام آيا راستكا آيا براسي دروناكا أمرو خوي بسير هادشي بي آية إسرائيل أما همي برسيان نخوش بيسان آية إسرائيل ريغا أدا جروبشي تروريستي تونرو لسوريا دصاب قد دست ها وببيت خطر بوسا بجول كان إسرائيل أو لولا شري بغزيك أو شري لبنانك أو شري نازل حزب الله أو آية ريغا أدا دلاوسيكي تريب بيبما بموسي شنو كان بأشكال إسرائيل وتي هر حكمة يدرس به النابي نزيكاتي لقال إيران هبت لما بدل وكو بشاري ليك باشا إيسايش ديان فروكي إسرائيلي لو جيغانا أدن كبارقو بلو تشيغي سربازي حكومة سوريا تاهي خوش ويسان ناهي أم جروبانا وكو تحرير الشام شاشي قوليان بكوية بردست تاسبين بكاري نهنن دجي أمو أو دجي أو بويا أو نيكا من أقادارم إيوش أقادارم بشكي زورتان لما ويتشلو هش كاجمير دا خوش ويسان زيادة لا چواسو پنجا آمانجان ويران كدوا لفروكا خانة ويران كدني سيستمي برقوي فروكا خانة سربازية كان فروكي جنجي هيزي درياي كشتي جنجي لازخية هر همين ويران كدوا حتى كارجي چكي كيمياوي كوغاي چكو تقمني سوريان بطواوي مانا بيچك كدوا حتى أو هليكوبتر وفروكة جنجيانا كتحرير الشام وأوان قلت بويان همويان للان إسرائيل وتيكش كان راوا خوش ويستا اینجا زل هزا كانش للجيرة طبعا خوت أنا زان شونا توابي شالقا كاني نوتي خاو غازي سروشتيان كنترول كدو بو خويان سوريا أقل نوتو غازا كشي زوزو قرن نبي وزور نبي بلان برينوي غازو نوتو أوانا ليو بو أوروبا وأمانا براسي ضرورة باشيه چونکە ئەوان ئەڵێن بە ئاشکرا ئێمە چاودێریان ئەکەین و ڕێگە نادێن ئیسلامی تونڕە و نزیکی سنوورەکەمان بێتەوە کەواتە ئەم هاوکێشەیە بە ئارامی چارەسەر ناکرێت بەڕاستی لێرەوەیە کاڵم هاوکێشەکە زۆر ئاڵۆزە و هیچ خوێندنەوەیشی کۆنکرێتی نییە وەکو چۆڵی ماتماتیک بڵێ یەک و یەک کاتە دوو یا دوو ئەکاتە چوار چونکە زۆر ئاڵۆزە باش نییە بە کورتی پێتان بڵێن ئیسرائیل هەموو پەلەکانی بەرەی مەقاومەی تێکشکاند حماسي تيشكان حزب الله تفلتو ناكد سوريا بم دردبر تاراني دابري لهم او ناچانا حتى ليمن جنان هيري باش دي ليريش هو دوسي بسياليكا كم ايش بجي هيلم بو همو برزانو بو ايندا بزين روشغار تشي ولم بماتاتو اي اسرائيل لقال حسد دا اني شي بو بر الروبونوي تيرور وكو چون امريكا و حسد وانا بيكوا شريط ترور وداعش وانا كيف اي براسي لقران دعني شيء امانيش اي هريمك بوكو دكان تسبر كان لسوريا اي هلاش توجا لو هكا شيء شلون بيت عشان چونكا هموتان ابيو بزن خوش ويسان ملفي رشلاتي ناوراس خراوه بردستي نتنياهو امريكا خوي راس خوش كان ناكا هرشي بروجي امريكا هي نتنياهو خوي جبجيكا استا عراق دوا سنگري برگري ايرانا بلام لويش براسي جيجان نايبتو باشا من بو خوم واي ابين مكو خوندوي ارام احمد دواي بتواوي
دەستبڕینی تاران لە ناوچەکەدا و تێشکاندن و هەژمونونەکانی دوجار پێچێ هەڵبژاردنێک ئەمە ئەگەرێکە ها بخەنە بەردەمی تاران کە ئەگەر ئەتەوێت بمێنیتەوە لە تاران وەکو حکوومەت ئەبێ لە سەنگەری رووسیا و چین و ئەمانە دوورکەیتەوە ئەگەرنا ئەیڕوخێن ئیتر چارەسی تاران بەدەستی خۆیەتی ئەگەر لە سەنگەی رووسیا بێتە دەرەوە ڕەنگە بمێنێتەوە ئەگەریش نا ئیتر دەبێت چاڕوانی ئامانجەکەی بکەین چونکە بۆ وەکو سەرەتای قسەکان وتم رووسیا لە سووریایە ئەوەی کە ڕوویە لەگەڵ ئەمریکا ئەوانە ڕێکوتنی کردبوو درۆکە چونکە یەک فیشەکەشی نەتەقانیش سەرەتا وتیان وەڵا رووسیا ئەمەی کردووە و نازانم لی یاوانە بەڵام هیچ نەبوو ئەمە درۆ بوو حتا دیفاعیشی لەو چێلگانە نەکرد کە خۆی کڕیوێت یەکو مڵک موشی خۆیەتی لە سووریایە ئاوە بۆیە ئەگەر ئێران عاقڵ بێ ئەو کارە ئەکا بۆمانەوەی خۆی و ئەو هەموو پارەی کە ساڵانێکە سەرفی بکە بۆ گەلانی ئێران بە قازانجێتی دوای ئێرانیش اینجا تورکیای ئەردۆغان ئەخەنەوە ناو خۆی و بەدەلی ئێرانی ئەبن تورکیاش ناتوانێت ئاواکەڵەگاییکە بڕوا هێز بنێرێ بۆ نمونە بۆ لیبیا وەکو ئەیکرد تەدەخەڵدار هەموو شتێکە ئەویش ئەبێ پاشەکشە بکە بۆ ناو وڵاتەکەی خۆی باشە کێشەکانی ڕۆژهاتی ناوەڕاست لە پەلاماری سەدام حوسێنەوە بۆ کوێت یەکەم ئاگرەکەی داگرساوە لە ساڵی 90دا خۆشەویستان ئەو کاتێک کە ئەمریکا هاوپەیمانەکانی هاتنە خلیج لە ساڵی 90ەوە ئەم کێشانە تا ئێستا درێژەی کێشێ لێرەیشەوە من بۆ مێژوو یەک قساکەم لانی کەم هەتا حەو ساڵی کەیش ئەم کێشانە هەر ئەوە بەردەوامە بێ ئەویش ئەگەر شەڕی گەورە ڕوونەدا ناوچەکەیە بە ئاوا بە ئاسانی ئەو مۆزوعانە چارەسەر ناکرێت ئەبێ هەمومان خوو بەم شەڕانەوە بگرین ئەم ڕووخا ئەو هات ئەو ڕووخا ئەو هات من لە بیری مێ لە 5 من خۆشەویستان باوکم ئەموو باوکە تیڤە کڕە تەلەڤیزیۆنێ ئێرۆ تەلەڤیزیۆنم بۆ چییە تا ئێستا 4-5 ماڵم کردو ماڵم دروست کردو سوتاوە خو ئارامی لەم ناوچەیان نییە بەڕاستی حتا هەنی خەڵک ماڵ بە ماڵ کۆڵ بە کۆڵ بۆ بەڕاستی باوکمان وابوو باپیرمان وابوو باپیرە گەورەمان وابووە بە درێژایی مێژووی ئەم بەدبەختی ئێمە لەو ناوچەیە ئێمە ئارایمان بەخۆمان نەبینە خۆشەویستە باشە تورکیاش ئەمریکاش ئەوەی بین ناچێتەوە کە کاتێکە ئەمریکا ویستی لە سەدام حوسێن بدا لە تورکیاوە لە بنکەی ئەنجەلیکەوە بەڵام تورکیا نیشت باشە دوای ئەوە تورکیا هەرچی گرۆپی تێرۆریستی هەیە بە داعشیشەوە تا تەحریری شام دەیان جۆرێکی تر ڕاستەوخۆ نەڕاستەوخۆ تورکیا لە پشتیاوە ڕاستی باش نییە حتا تورکیا ئەوەندە هەنگاوی نادژی ئەوروپیەکان سنوورەکانی کرد بۆی بەپۆل بە هەزار وەکو هەڕەشا خەڵک بێ بە لێشاو بێ بۆ تورکیا وەکو مەسەلەی پەنابەر و ئەلەم بابەتانە بۆیە تورکیا ناتوانێت ئاوا بە من هوڕی بمێنێتەوە و ئەبێ کۆتایی بەم هەموو شەڕ و شۆڕەی بێ کە ئەیکات اینجا ئێرانیش بۆ خۆی بۆچی وایە کە تورکیا ژواکە ئێران بۆیە وای لێکرا لەبەر ئەوەی پشتیوانی تیرۆر و میلیشیاکانی ئەکرد و هەڕەشە بوو بۆ سەر بەژۆنیەکانی ئەمریکا و ئیسرائیل ناوچەکەدا ئەمە واقعەکەی خۆشەویستان بەخوا قەسەم هەر حرەکەتێ لەو ناوچانەیە ببێتە خەتەر بۆ سەر ئەمانە لە ناوی ئەبەن باشە بینیشمان کە رووسیا و چینیش هیچ ڕۆڵێکیان نەبوو لە سوورێشە باشە هیچیان نەکرد ڕاستی اینجا میلیشیات بۆ خۆی وایە کاکە عێراق میلیشیا بەڕێوەی دەبێت نەک حکوومەت هەمووتان ئەو ڕاستی ئەزانن وەکو چۆن حیزب الله حسابی بۆ لوبنان نەکرد و چیویش بەڕاستی هەروایە کرد باشە هەتا حەشدی شعبی حسابی بۆ عێراق ناکە خۆشەویستان هەتا ئێساش بەمانەی کەلیمە بۆیە دەبێت حکوومەتە بێ حکوومەت ئەم هەموو میلیشیایە دەبێت کۆتایی پێبێ حەشدی شعبی خەتەرە لە عێراق ئەبێ ئەمیش هەڵوەشێ و ئەبێ کۆتایی بە حەشدی شعبیش بێ خۆشەویستانی ئارا محەممەد بۆیە حرمەتم بۆ ئێوە هەیە ڕێزم بۆ ئێوە هەیە میلیشیا وەکو کوڕی خوێڕی وایە کە حساب بۆ دایک و باوکی خۆشی ناکا یەکێتی و پارتیش هەر میلیشیان خۆتان تێبگەن باش نییە ساڵانێکە ئەم میلیشیەکان پارە سەرفەکەن بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگای پارتی وەکێتی ڕێگرن و ناهێڵن کە کوردستان وەکو دەوڵەت ڕفتارکەوە هێزێکی پێشمەرگی یەکگرتووی هەبێ بۆ پاراستنی وڵاتەکەی لە هەر ئەگەرێ باشە ئێستا ئەگەر لە ڕۆژئاوای کوردستانە خەڵک ئەتوانێت دیفاع لە خۆی کا کوردەکان قەسمە لە باشووری کوردستان کەس ناتوانێت دیفاع لە خۆیدا خۆشەویستان وەڵڵا هەر هێزێ بێ لە ماوەی یەک هەفتەیە هەرچی هێزی پارتیەکەی هەر هەمی ڕائەماڵێ کاکە کەس ناتوانێت دیفاع لێ شتێ بکە بەڕاستی ئاوایە بۆیە دوێنێ ناتانیاهۆ ڤیدۆکەیتان بینی خۆشەویستان وتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕێت خۆشی و ئاشتی ئەهێنین داهاتووی ئێران ژن ژیان ئازادیە ئەمە قسەی ناتانیاهۆ بوو من نازانم خۆشی ئەهێنن یان نایهێنن بەڵام ئەوە ئەزانم کە بەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست
گۆڕانکاری بەسەرایەت بۆیە ماناکانی پشتی ئەم پەیامەی ناتانیە هۆڕوونە کە کار لەسەر ڕوخاندنی تارانەکەن بێ هەمووتەن ئەو بزان تی ئێران خۆی چۆنە و ئایندەکەی چۆنە بێت ئەویان نازانم لێرەوە لە دوا قسەما کە نزیکەی چند دقیقەیە قساکەم خۆشەویستان زۆرم قسە کرد یەکێتی و پارتی لە ئەوەڵی قسەکانەوە وتم خۆشەویستان یارە محەممەد یەکێتی و پارتی بەم ئەقڵەوە نابێ بڕکەن خەڵکی کوردستان نابێ ئیتر لە مەزەندیان قوبوڵ کات من تێناگەم ئەو میلەتە بۆشی ئاوا ڕەفتارەکات بۆشی لانی کەم لە بەرامبەر موچەکەی خۆشیە بێدەنگە ئەو کۆمەڵگایە باش نییە بۆیە پەیامەکەی خۆم دەبارە و سەدبارەکەمەوە بە هیچ جۆرێک پشت بە هیچ حرەکەتێک هیچ حیزبێ هیچ دەسە و تاقمێک مەبەستن کە خەباتی پەرلەمانیەکە جا ئەمە لە حیزبەکەی شاسوارە ساختە چییە هی کاک عەلی حەمە ساڵحە هینی کاک لاهوری شێرجەنگیە هی ئارام ئەحمەدە هی هەر کەسێکەیە هەر گروپێ کۆبووە وتی دەنگم بەنێ بۆ ئەندام پەرلەمانی ئەوە ساختەیە هیچ قیمەتێکی نییە بەڕاستی ئەسڵ ئەوەیە حرەکەتێ دروست بێ کە حرەکەتێکی شۆڕژگێڕانە بێ بۆ گۆڕانکاری لە باشووری کوردستانە ئەبێ پەلاماری پارتیەکێتی بدا بەڕاستی دەمە بەدەر شتێکی تر نییە و هیچ شتێکیش نابێتە هەوێنی گۆڕانکاری لەوە تاکید بن و یەکێتی و پارتیش داخەکەم کە تەجروبە لە 34 ساڵ ناکەن تەجروبەیان لە تونس نەکرد تەجروبەیان لە لیبیا نەکرد تەجروبە لە سووریا ناکەن خۆشەویستان ئەمانە چونکە ئەمانە دیکتاتۆر هەست سروشتەکەی بۆ جۆرەیە حتا بە شەق بینیتە خوارەوە باوەڕ ناکات ئیلا ئەوێ بە شەق بینیتە خوارەوە بخێتە ژێر پێ ئینجاڵە وەڵاهی ئەوە هەراوەڵە بابا شاسوار و سروە گونڕۆت ئەوانە ساختە چین خەڵک لە کوردستانە لە هەر گۆڕانکاریەکە ئەبێ شاسوار لێکەم کەس بنە بەشە نەگێکێتی و پارتی چونکە ئەوانەی کە بە ناوی گۆڕانکاریەوە بە ناوی دژە پارتی و یەکێتیەوە قسە ئەکەن خۆشیان دز و جەردە و درۆستن و ساختەچین خەتەرترن لە خودی پارتی و یەکێتی باشە ئەمانە ئۆپۆزیسیۆنیان بە تەواوەتی بێئومێد و بە تەواوەتی قوربەسەر کرد تەواو ئینتر من کاتە ناگەم لەوە زیاتر سەری ساڵتان ئێشتا ماوە پیرۆزبایتان لێکەم خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوە کۆی ڕاو بیر و بۆچوون و قسە و باسەکانی من بووم لەسەر سووریا هیوادارم گەلەکەم لە ڕۆژئاوای کوردستان سەرکەوتن بەدەست بێنێت من بە هەموو توانای خۆمەوە بە مزاهرەوە بێ بە مادی بێ بە معنەوی بێ بە گوتاردان بێ بە هەموو شتێک من پشتیوانی گەلەکەی خۆم جا پشتیوانی گەلەکەی خۆم لە ڕۆژئاوای کوردستان بێت باشە سەرکەوتوو بن شانازیان پێوەکەم خوانە خواسە تێک بشکێن منیش تێگەشکێم لەگەڵیانە لەبەرەوە ئەبێ هەموو ئینسانێکی شەریفی ئەو کۆمەلگایی ئێمە بەدەل لەوەی کە دینی هەیە دینی نییە بەدەل لەوەی هەر بیر و باوەڕێکی هەیە سەر بە هەر حیزبێکەیە ئەبێ دیفاع بکە لە کودانی ڕۆژئاوا بەڕاستی ئەوە شاسوار جوتیکە ببوورەوە بۆ پێکەنیم ئەرە وەڵا شاسوار جوتیکە بە قوربانێ بم بەخوا کەسێک کە خەریکی جوتیکە بێ ناتوانێت کۆمەلگاکە مەڕزگاکە خۆشەویستن ئەوە خۆی ئەوشە سلبە گوڕوتی خۆشی هەردووکیان بەڕوتی دەرکەوتن عزیزان ئەمە ئەوی جوتیکە ئەویش چوزانم بەنوعی کە خەریکی جوتکردنەکەی خۆی بوو بەرحەڵێ کورە کاکە دەقسەم پێ مەکەن ماڵتان ئاوا بێ یاخۆ وەڵڵی ئێوە هەرە مێن بۆ ناوشی بۆ ناو قسەی قۆڕ و ئالەم بابەتەنە کاکەوانە حەقیقەتن بەخوا دێ قوربانی ئێوە خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێرچن